جێگای دڵخۆشی کەسمان نییە و هیچ کوردێک لەسەر گۆی ئەو زەویە باوەڕ ناکەم خۆشحاڵ بێ بە یان چۆن دەڵێ دڵخۆش بێ بۆی شەڕ لە نێوان هەر هێزێکی کوردیدا و هەبێ بە تایبەتیش دوو هێزی وەک ئەوەی کە ئێستا چۆن دەڵێ شەڕ لە نێوانیاندا دروست بووە وەک هێزی پارتی دموکراتی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەککە پێم وانەیە کەس دڵخۆش بێ بەم شەڕە ئەوەی لە ڕاستیدا ئەوەی کە دەبێ بگوترێەوە قسەی لەسەر بکرێ ئەوەیە کە هەموو لایەکمان بە هەموو هێز و توانامانەوە دژی دروستکردنی شەڕ بین دژی بەرپاکردنی شەڕ بین چونکە شەڕ دوجار جیا لە بەدبەختی و ماڵوێرانی و چەرمەسەری بۆ گەلی کورد شتێکی دیکانەی بە دواوە نییە و هیچ هێزێکی کوردی لە شەڕدا براوە نییە یعنی سبەی فلان هێز بڵێ من بردمەوە ئەو قەزیەکەم بەرەو پێشەوە نا بە پێچەوانەوە لە شەڕدا ڕەوایەتی نییە بە تایبەتی لە ناو گەلی ئێمە گەلی کورد و بە تایبەتیش لە کوردستانی باشوور لە ئێستادا لەو حاڵی کە گەلی کوردستان لە دۆخێکی زۆر ئاڵۆزدا ژیان دەکات دیسان سەرڕایەوە شەڕشی بێتە سەرێ یعنی ئێمە دەبینین و ئاڵۆزەکانی ئەو چەند دوایە دەبینین پەیوەندی هێز و لایەنە سیاسیەکان دەبینین و ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان دەبینین و گەلی کورد لە هیچ یەکێک لە پارچەکانی ئاسوودە ناژی تا بڵێن بەڵام ئەو دۆخی ئێستا لە باشوور گەلی ئێمە پێیدا تێدەپەڕێ بواری ئەوە نادا هێزە کوردیەکان شەڕ بکەن بواری ئەوە نادا پێکدادان لە نێوان ئەو هێزە چەک بەدەستەکان دروست بە بڕوای من ئێستا کاتی خۆڕێخستنی زۆرترە و کاتی ئامادەکاری زیاترە دوور لە بیرکردنەوەی تەسکی ئایدۆلۆجی و حیزبی بۆ مانای کە ڕەوایەتی دەبەخشێ بە پاکتاوکردنی یەکتری یان یەکلایکردنەوە کێشەکان لە جیاتی شەڕ و پێویستە هەموو لایەک مڕاعاتی وەزعەکە بکەن پێویستە هەموو لایەک ڕێزی داخوازیەکانی خەڵک بگرن و پێویستە هەڵومەرجی ناوچەکە لە بەرچاو بگیرێ هەم پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و هەمیش پارتی دموکراتی کوردستان دەبێ بە بەرپرسیاریەتیەوە لە بەرامبەر دۆخی ئێستای گەلی ئێمە سیاست بکەن هەڵسوکەوت بکەن و بڕیار بدەن دوجار و شەڕ ڕەوایەتی نییە نەبوو هێرش نەبوو بەرگری یعنی شەڕ هیچ جۆرە بە بڕوای من هیچ جۆرە ڕەوایەتیەک نییە بۆی ئێمە بڵێن لەسەر فلان بابەت لەسەر ئەم مەوزوعە لەسەر فلان هۆکار ئێمە بڕیاری شەڕماندا شار دەبێت بە هیچ شێوەیەک بەلای دانەچین دەکرێت گفتوگۆ بکەین دەکرێت جۆری دیکانی ڕێگای دیکانە بگرینە بەر بدۆزینەوە بۆی بتوانین سزای یەکتریشی پێ بدەین یعنی ئەگەر هێزێک مخالیفی بابەتەکە دەڕوا دەمانەوێت سزای بدەین دەکرێت گفتوگۆ ڕێگای دیکە بدۆزینەوە بۆی سزای یەکتری پێ بدەین نەک تفەنگ و چەک و تەقەمەنی یعنی لە گشتیدا شەڕ خراپە و ئێمە نەهی لە شەڕ دەکەین و دەڵێن بەڵێ بۆ ئاشتی مەترسیەکە ئەوەیە کە ئەو وەزعی لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان یان لە باشووری کوردستان باوەڵێن بە شێوەیەک لە شێوەکان هاتوتە پێشێ جۆرێکی دیکانە بەرەو دوا گەڕانەوە بخۆیەوە ببینێ و لە ئەنجامدا هێزی دیکەی بێگانە زۆرتر بێنە ناو خاکی هەرێمی کوردستان و ڕەوایەتی بدەن بە لەشکرکێشی و دیسان ئەو تەجروبەیە کە بە خوێنی چەندان هەزار ئینسانی کورد گەیووە بەوەی کە پێی بڵێن هەرێمی کوردستان ڕەنگە ڕۆبەڕووی مەترسی گەورە ببێتەوە لەوەی کە ئاسایشی بە شێوەیەکی گشتی ئاسایشی هاوڵاتیان و کۆمەڵایەتی و سیاسی و هەموو ئەوانە بەرەو تێک چوون چونکە لە خراپترین شتی شەڕ ئەوەیە کە هەڵاوسان بە شێوەیەکی گشتی دروست دەکات و ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی بەرەو وێرانە دەبا و هیچ جۆرە ڕەحەتیەک و ئاسوودەیەک لە شەڕدا نییە بەڕاستی و لە ڕووی سیاسیشەوە دیسان ئێمە جارێکی دیکەم دەگەڕێینەوە بۆ دواوە لە جیاتیەوەی بیر لە هەنگاونان بۆ پێشەوە بکەینەوە بۆ بە حکمیەوەی کە سەردەمەکە گۆڕاوە ئێستا کاتی ئەوەیە گەلان و نەتەوەکان بیر لە پێکەوە ژیانی ئاشتیانە بکەنەوە و ئامانجی گەورەتریان هەبێ نە لەوەی ئێستا بیر لە شەڕی ناوخۆ و بێشک هەمومان دەزانین لە دروستبوونی هەر جۆرە ناکۆکیێکی سیاسی ئەگەر شەڕیش نەبێ دوژمنانی گەلەکەمان بە تێکڕا ئیستیفادەی لێ دەکەن یعنی بە تێکڕا ئەوانەی ناری بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردن ئەوانەی ناری
مافەکانی گەلی کوردستانن قازانجی لێ دەکەن ئەگەر فەردێک بێ و چ جای ئەگەر ڕێکخراوێک و ئەگەر دەوڵەتێک بێ بوونی هەر ناکۆشی و ململانەیەک لە نێوان هێزە کوردیەکاندا بێگومان ئەمە زەرەدێکی گەورەیە لە بواری نەتەواتیدا بۆ نەتەوەکەمان لەبەرەوەی ئێمە ئەو ئەزمونەمان چەند ساڵێک هەبووە هێزە کوردیەکان لەگەڵ یەکدا کە کێشیان هەبووە تا دەگاتەوەی کە پێکدادانی سەربازی ئەمە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی نەتەوەی مادانە و ئەم ڕووداوی ئەم دوایەش بەڕاستی من وا هەز دەکەم کە لایەنێک بە پاڵپشتی وڵاتانی دەرەوە بەتابەتی تورکیا دەیەوێت کێشەیەک دروستکە لەگەڵ هێزێکی نیشتما پەروەر کە پەکەکەیە بەڕاستی ئەو هێزە وەکو دەبینین بە هەموو شێوەیە خۆلەدا بۆی کە توش نەکەوێتە ئەو ململانەیەوە بەڵام یەکێک لەو هێزە ناخۆیە هێزەکانی باشوور زۆر هەوڵ دەدات کە ئەم کێشەیە دروستکە دەرە لەوێ بەڕێگەگرتن بە پەلاماردانیان ئیتر هەرچۆنێک بێت بۆی کە زەختێکیان لەسەر دروستکا ببێتە هۆی دروستکردنی ئاڵۆزیەک ناکۆشیەک لە بەرژەوەندی یەکێک لە وڵاتە دراوسەکان بەڕاستی نەتەوەکەمان لە ئێستادا لە هەموو کات زیاتر پێویستی بە یەکبوونی نەتەوەی چونکە چۆن ئێستاما لە شەڕی مەخمور کە هەواڵانی گەڕیدا لەگەڵ پێشمەرگەکانی کوردستان بە یەکەوە لە یەک سەنگەردا بوون بۆ پارێزگاریکردن لە خاچی کوردستان بە هیوام ئێستاش هێزە کوردیەکان هەمویان لە یەک سەنگەردا بن بۆ پاڵپشتیکردن لە مافە نەتەواتیەکانمان بۆ بەدەستهێنانی سربەخۆیی کوردستان بە هیچ شێوەیەک نەکەونە ئەو داوای کە بە فیتی یەشێک لە داگیرکەرانی کوردستان بکەونە ململانەی یەکتر بە دڵنیاییەوە لە شەڵاشتی وان نابێت بەڵام ئەگەر ئەوە ڕوویدا زەرەدێکی یەکجار گەورە لە ڕووی نەتەواتیەوە لەمان دەدرێت لەلایەکەوە هێزێکی زۆر تاقەیەکی زۆر لە هەردوو لە بەفیڕۆ دەڕوا پێشمەرگە یا گەڕیدا هەرچیان شەهید بێت ئیترەوە بەڕاستی لە تاقەی کورد دەڕوا دیسان لە بواری سیاسی و نەتەواتیشدا زۆر بەرەودوا دەگەڕێنەوە چونکە ئێمە ئامانجی گەورەترمان هەیە ئێمە خەونی گەورەترمان هەیە لەوەی کە ئێستا لەم قۆناغەدا بکەوینە ململانی یەکتر دیسان بکەوینەوە خوانەخواستە یەکتر کوشتن